خۆی کۆرۆنا ژۆک و هەر بڵێن پەتایەکی وەرزی سەرەتایی نیشانەکانی بڵێن بە پژمین و تاو ئاو بەلوتات نەخوارەوە و کۆچین و ئەمان و دەست پێکات. بەڵام ئەوەی کە کۆرۆنا جیاکاتەوە لەوانی کە پلەی گەرمی لە کۆرۆنایە بەرزترە لە وەک لە ڤایرۆسەکانی تری لە ئینفلۆنزای تر. ئیتر بە شێوەیەکی گشتی هەست بە بێتاقەتکردن و بێهێزی و ینی هەموو ئەو نیشانانەی کە لە ئینفلۆنزای ئاساییە هەیە بەوە دەست پێکات. تەمەن ڕێگری لەو ڤایرۆسە ناکات، چونکە هەموو تەمەنێک کاریگەری بە پێی تەمەنەکان جیاوازە. لە تەمەنی پیرە زیاتر ئەوانەی کە پیر و نەخۆشی درێژخایەن و ئەوانەی کە بڵێن زیاتر بە ساڵاتچوون ئەمانە بە شێوەیەکی سەختتر کاریگەرتر تووشی ڤایرۆسەکە بن، لە گەنجان باشترێکە. و ئەوەی کە ئێستانێک هین بڵاو بۆتەوە بە مناڵ لە خوار تەمەنی 12 ساڵەوە بە شێوەی ئینفلۆنزایەکی وەرزی ئاسایی تووشی کۆرۆنا بێت، ینی بەو شێوەیە خطورەتی نییە ئەوەی کە سپۆڕانی مناڵان باسی لێوەکەن لە ئێستاە. بەڵام هەموو تەمەنەکان ینی تووشی ڤایرۆسەکە بن. ئەم ڤایرۆسە لە 1 ڕۆژە تا 14 ڕۆژ لە سوورەکەی خۆیان ئەمێنێتەوە. ئەنی بۆی هەیە نیشانەکانی مەسەلەن لە 4-5 ڕۆژ یەکەمە هەر دەرنەکەوێت بە شێوەیەکی ئاسایی بێت، هیچ نیشانێک لە نەخۆشەکە دەرنەکەوێت. بۆی هەیە لە یەکەم ڕۆژەوە دەرکەوێت. بۆشی هەیە ئەنی هەروە بمێنێتەوە تا ئەخیر ڕۆژەکانی. لەبەرەوە ئەو 14 ڕۆژە دانراوە بۆ کاتی توشببوونی نەخۆشەکە، بڵێن سوڕی توشببوونی نەخۆشەکە بە ڤایرۆسەکە. بۆیە ئێمە کە 14 ڕۆژەکەی تێپەڕانی ئەم ڤایرۆسە کاریگەری نامێنێ بۆ سەرێکی چیتر لەو کەسەوە. باشترین ڕێکاری خۆپاراستن جارێ لە دەستنەوە دەست پێکات، لە بەرکەوتن دوورکەوتنەوە لە شوێنی قەرەباڵغ و جەنجاڵ و کۆڕ و کۆمەڵ و ئەو شتانە، ینی تا بتوانین نەچین بۆ شوێنی قەرەباڵغ و دووبارە و سێبارە و دەبارە شتنەوەی دەست لە ڕۆژاوەشتێکی زۆر زۆرە بە تایبەتی بە ئامێری پاکردنەوە و ئامێری تاقیم. ئەگەر دڵنیابی لەوەی کە ئامێرە بڵێن لە مادەی تاقیمەکە کحولی تەواوی هەیە، بڵێن مادەیەکی گونجاوە، چکە لە بازاڕیشە ئەنواع ئۆشکاڵ شت هاتووە لەوانەیە بە ناوی موادی تاقیمی دروست کراوە، بەڵام لە ڕاستیە تاقیم نییە. بۆیە باشتر وایە ئەتیماد بکەینە سەر سابوون و کەف، شامپۆ، ئەمانە زیاتر بەکاربێنین وەکلەوەی کە موادی تاقیم. بەڵام ڕۆژانە چەند جارێک دەستدا لە هەر شتێک بیشویتەوە تا ئەو فترەی ئێمە تێئەپەڕێنین و لەم پەتایە دەرەچین. زۆربەی ڤایرۆسەکان لە وەرزی ساردیە گەشاکەن، بەڵام کە پلەی گەرمای بەعام بەرز بووەوە ئیتر وردە کاریگەری ڤایرۆسەکە نامێنێت. لەبەرەوە ئێمە تا بەرەو گەرما بڕۆین و تا بەرەو بەهار بڕۆین، پلەی گەرمان لێرە زووتر بەرزەبێتەوە لە وڵاتەکانی تر. بۆیە کاریگەری ڤایرۆسەکە لە پلەی گەرمی سەر و 25 و 30 پلەوە ئیتر کەمە بێتەوە، ینی لە هەوایە بڵاو بێتەوە، بەڵام کاریگەری نییە زۆر. ڕاستی ئێمە هەر لە یەکەم هەڵمەتی دوای ئەوەی کە لە چینەوە ڕاگەیەنرام پەتایە بڵاو بۆتەوە، ئێمەش خۆتان نەزانن ئێمە بڵێن بەریەکەوتنمان هەیە لەگەڵ زۆربەی وڵاتان و خەڵکێکی زۆری سینیش لە وڵاتە ئیشەکە. هەر لەو کاتەوە ئێمە ژوورێکی عەمەلیاتی هاوبەشمان پێکەێناوە بە بەشداری بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی و ئاسایش و بەڕێبەراتی ئاسایش و بەڕێبەراتی فڕۆکخانەی سلێمانی و بەڕێبەراتی ڤێتەرنەری سلێمانی و کشت و کاڵ و لەگەڵ WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی ژوورێکی عەمەلیاتی بە پەلەمان پێکەێنا بۆی ڕێکارەکان و ڕێوشوێنی گونجاو بگرینە بەر بۆ مەبەستە. و لە چەند خاڵێکە ئێمە لەگەڵ یەک هەماهەنگ بووین لە مەسەلەی کۆنتڕۆڵکردنی ئەم پەتایە. هەر لە خاڵی یەکەم کە داخڵبوون بوو لە ڕێگەی فڕۆکخانەی سلێمانیەوە، چکە ئێمە پێشتر ئەم بابەتی ئێران نەبوو، لەبەرەوە تاکە شوێن کە یەکەم بڵێن
یەکەم شوێن کە بتوانین ڕێگری لێ بکەین فڕۆکەخانە بوو بەرەوە ئێمە لێەوە دەستمان پێکردەوە و برادرانی فڕۆکەخانەش هاوکاری تاویان کردوین لەو بابەتەیە. ئەوەی ئێران تۆزێ بە کتوپڕی ڕاگەیەنرا لەبەرەوە ئێمەش خۆمان حازر کرد و لە مەرزەکانەوە یەکسەر دەستمان پێکرد و هەر لە ڕاگەیاندنی ئەم بابەتە ئێمە مەرزەکانمان تون کردەوە و توانیمان تیمەکانمان ئەکتیف بکەینەوە لەوێ تیمەکان لەوێ هەر کەسێک یەتەوە تەواان ئێرانی بە هیچ شێوەیەک بۆی نییە داخڵی خاچی هەرێمی کوردستان و عێراقیش ببێت و ئەوەشی بچێ بۆی نییە بێتەوە ئەوانەی کە ماوەتەوە هاوڵاتیانی ئێمن کە لە ئێران بوون ئیتر بە سەردان بێ بە گەشتیاری بێ بە سەردانی پزیشکی بێت ئەوانە چوونەتە ئێرانەوە لەبەرەوە ئێمە ئەو خەڵکانەی کێنەوە ئێستا پشکنینی سەرەتاییان بۆ کرێت و فۆرمیان پێ پڕەکرێتەوە لەوێ و ئەیانگوازینەوە بۆ ناو شاری سلێمانی لەبەرەوەی لە لێرەوە تا منتیقی پێنجێن بە تایبەتی هیچ هوتێلێک لەم منتیقیە شک نابین لەبەرەوە مەجبورین بێنین لە ناو سلێمانیە لە شوێنێک جیامان کردوتەوە و خەڵکانە وەکو میوانداریانەکەین ئێمە نەکۆکو نەخۆش ئێمە یەک بۆ 14 ڕۆژ یان هێڵینەوە خوانە خواست ئاگەری چێک نیشانەکانی لێ دەرکەوت ئەوە ئەیگوازینەوە بۆ خەسخانە بەڵام ئێمە لە ئێسایە ئەم خەڵکانە بەس وەکو میوانداریانەکەین یان هێڵینەوە لای خۆمان و هەموو خزمەت گوزارێکیان بۆ دابینەکەین هەتا ئەو کاتی بەڵێ شوێنمان دابین کردووە لە ئێستاە هیوادارین زۆر نەبێت ئەو خەڵکانە ئەم ڕێژێ لەواچێ لەم دووسێ ڕۆژەوە زۆر بوو بێت چکە خەڵک کە ئەم هەواڵی بیستووە بە پەلە گەڕاوەتەوە لەبەرەوە لۆدێکی زۆر لەسەر مەرزەکان دروست بوو بەڵام بۆ ڕۆژانی داهاتوو تەسەوڕ ناگەین ئەو ژمارە زۆرەی خەڵکە هەبێت چکە بە باوەڕی ئێمە ئەو خەڵکانە هەمووی بەیەکەوە گەڕاونەتەوە لەبەرەوە خەڵکیشی تایە ینی نەچۆتە دوور بڵین لە شارە سنووریەکانی کوردستانەوە تێنەپەڕیەوە مەسەن خەڵکی تایە بۆ ماوەی 72 ساعات 24 ساعات چۆتە ئەو دیوکام هەواڵی زانی وەک سەرگەڕاوەتەوە ینی ئەم خەڵکانە زۆر گومانیان ناچێتە سەر لەبەرەوە ئێمە بەس چاودێری وردیانەکەین و فۆرمیان پێ پڕەکەینەوە و ڕێنماییانەکەین و هەموو ڕێو شوێنەکانیان پێ ئەڵین ئەوانەشی کە خۆمان ئەزانین لەوێ ماونەتەوە ئەوە بۆ ماوەی 14 ڕۆژ لای خۆمان یان هێڵینەوە کومیوان لە ئێستا دوو شوێنمان دابین کردووە هیواداری بتوانین شوێنی زیاتریش دابین کرد ڕاستیەکەی بزەبت ناتوانم بڵێم چەندە بەڵام ئێستا حالیان ئێمە پێشوازی ئەمڕۆ لە 100 هاوڵاتیەکەین ئەیتر شوێنی زیاتریشمان هەیە بۆ ئەوە لە کەمپێکە بۆمان دابین کردوون شوێنی حەوانەوەیە ئەنی شوێنێکە وەکو وتێل وایە لەبەرەوە شوێنێکی گونجاوە زۆر گونجاویشە ئێمە وەکو ئامێر تەوان خۆ پشکنینەکان ئەتیما دەکاتە سەر ئامێر و ئەتیمادی شکاتە سەر ئەو مەوادی بڵێن ئەو پێداویستیە سەرەتاییانەی کە بۆ پشکنینەکە پێویستە کە پێڵێن پشکنینی خێرا ئەو پشکنینی خێرا لە دەرەوە بۆمانیت لە ئێستا هەنێکمان دابین کردووە و لە ڕۆژانی داهاتووە ئیتر لە بەیانی دوو بەیانیەوەی تر تاقیگەکەمان ئامادە بێ بۆی بتوانین پشکنین بکەین بۆ ئەوە هەموو شتەکانی تیا ئامێرەکانی پشکنینی هەمووی حازرە و بڵین مەوادە سەرەتاییەکانیشمان دابین کردو بۆ ئەم ماوەیە لە سنووری سلێمانی دوو مەرزی فەرمیمان هەیە باشماخ و پەروێزخانە پەروێزخانەکەوێتە سەرینی گەرمیان بەڵام ئەوەی کە ڕسمی بێت ئەو دووان بەڵام مەرزی کەشمانەیە مەسەرەن پشتەیە شۆشمەیە مەرزی ترمانێ سەیرانبەند ئەوانن بەڵام ئێمە هەر لە دوێنێ بە ڕۆژی هەینی توانیمان ئامێری گەرمی پێوی بڵین ئەوەی کە هینە دابینی کەین بۆ ئەو شوێنانە و بۆ هەموو مەرزەکانمان نردۆ تیمەکانیش بۆ نافەرمیەکانیش بڵێ ینی لە مەسەلەی بودجەیە ئێمە تا ئێستا دەستکراوە نەبووین بەڵام لەم دووسێ ڕۆژەیە هەوڵی جددی دراوە بۆی بودجەیەکی کراوە دابینکەن ئێستا لەو کاتێک قسەی دیاکەین کۆبوونەوەیکی فراوان هەیە لەسەر ئاستی وەزارەتەکان و پارێزگاکان و وەزارەتی ناوخۆ و وەزارەتی دارایی ئەمانە بۆی بودجەیەکی خێرا بەپەلە دابینکەن بۆ ئەمە
بەڵام ئێمە ئەو ڕێشوانانەی گرتومانەتە بەر نەوەستاوین لەسەر بودجە ئیشمان کردووە شوێنمان دابین کردووە پێداویستیمان دابین کردووە من باسی سلێمانی یەکەم لە سنووری پارێزگای سلێمانی بەناو دەرەوە هیچ حاڵەتێکمان تۆمان نەکراوە بڵێن لێدوانەکەی وەزارەتی تەندروستی بڵاوی کردەوە دوێنێ لێوەش هیچ حاڵەتێکیان بەدی نەکردووە هەنێەوەی کە ئەڵێن خەڵک ئەڵێ ئەمە پەتە کۆرۆنا بڵاو بۆتەوە ئەبێ ئیسینات کەیتە سەر یەکەم لێدوانی ئێمە دووەم ئەمە بە پشکنین یەک لە یەکرێتەوە کە ئەمە کۆرۆنایە کۆرۆنانیە ینی خۆ ئێمە بەردەوام پەتای وەرزیمان هەیە لە ئازار لە خستخانەکانە نەخۆشمان هەیە کە پەتای ئینفلۆنزای هەیە بەڵام ئەمە بە پشکنین یەک لە یەکرێتەوە کە ئەمە ئایا کۆرۆنایە کۆرۆنانی نازانم و خەڵکە لە چووە ئەم پشکنینانەی خۆی کردو و ئەم خەڵکانەی کردو بە کۆرۆنا لە کاتێکە هیچ ئێمە هیچ حاڵەتێکمان ڕانەگەیاندووە هیچ حاڵەتێکشمان بەدی نەکردووە ینی هۆشیاری تاک لە مۆزوعی نەکرد لەم پەتایە لە هەموو بابەتە تەندروستیەکانی تر ینی خەڵگە بێ زۆر لە وشیارتر بێت بکە بە سوۆسیال میدیا تێبکەوێت ینی ئەوەی کە لە سوۆسیال میدیایە ئەمە بازارکردنی لایک و کۆمنتە هیچی ترنا ئەوەی کە هەشە خەڵکێ خەمخۆرە بۆ بابەتەکە فعلێن ڕێنمایی بڵاوکاتەوە ینی ئاگادارکردنەوەی خەڵکەکات ینی ڕێنمایەدا بە خەڵکە چۆن خۆت بپارێزی لە نەخۆشی ئەمە بابەتە ئەساسیەکەیە نەک بڵاوکردنەوەی ترس و دڵا ڕاوچێ ترس و دڵە ڕاوچێ هیچ لە بابەتەکە ناگۆڕێغەیری تۆقااندن و ینی تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی نەبێت لەبەرەوە ئێمە بە پێویستی زانی دەستگا ڕاگەیاندنەکان زۆر بە هەستیارانە و بەرپرسیارانە مامەڵە بکەن لەو یعنی خۆ ئەگەر خوانە خواستە کۆرۆنا هەش بێ ئەمە ئاخیری دنیانی ینی ئەمە ڕێژەی مردن لە کۆرۆنایە تا ئێستا نەگەیشتۆتە لە سا 5 ئێمە ئەڵین هەتا ئەتوانن خۆتان بپارێزن بۆی ئەمە بە ئەندازەی ئەوەی کە خێرایی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە خێرایەکی زیاترە لەوەی ئەوانیکە ناڵێن مەترسن ناژڵێن پشسار بن لەم بابەتە بەڵام ئەبێ ڕێوشوێنی تایبەت بگیرێتە بەر خەڵک خۆی بپارێزێ بە هەموو وەسیلەکانەوە بە دەشتنە بە پاکوخاوێنی ماڵە توالێتە دەرەوەیە دەست نەبردن بۆ خواردنی دەرەوە ینی ئەم شتانە زۆر گرنگترە لەوەی کە تۆ بتێوێ خەڵی بە شێوازی تر بتۆقێنی بۆیە بابەتێکی هەستیارە ئەبێ ڕاگەیاندنەکان زۆر بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکەن لە جیاتی ئەوەی کە هەواڵێک لەو شێوەیە بۆ شێوە تۆ قێنەرە بڵاو بکەنەوە ڕێنمایی بڵاو بکەنەوە بۆ خۆپاراستن لە بابەتە